ئازاد بۆتەواوی کۆمەڵگە. پێشبڕکێکەمان لە 23 2021 دەست پێ کرد. بەهێز بوون و فکر و ڕامان و ئەدەبیاتی زۆر بەهێزی تێدا بوو. بەشداریکردنتان لە بەڕاستینی بەخشینی خەڵاتی بەهێزترین وتار بەواتای ڕێزلێنانتانە لە کار و چالاکیەکانی ژنانی گەنج. ئێمە وەک ستافی گۆبارەکەمان بە باشمانزانەی پێشبڕکێکی وتار لە نێوان کچانی گەنجدا ساز بکەین بە مەستی کردنەوەی دەرفەت بۆ دەرخستنی توانای ژنان بە تایبەتی ژنانی گەنج. تەکنۆلۆژیا خۆی لە جۆرەها تۆری بێسانسۆردا دەبینێتەوە بۆ هۆی گاڵڕانێکی گەورە لە نێوان مرۆڤ و کێردا. لە هەمان کاتدا بەدەستی ئەم قەست لە ڕێی ڕاگەیاندن و هەموو ئۆتۆڕانێک کە باسمان کرد کاری جددی لەسەر بەکاڵابوونی ژنان و دەرخستە جەستەییەکانی ژنان دەکرێت. بە جۆرێک ڕۆژانە جۆرەها ژنی دەوڵەمەند بەڕواڵەت و قوربانی دەستی پیاوسالاری و سیستمی سەرمایەداری دەکرێنە پاڵەوانی شاشەکان. خواستی بە ئەڵتەرناتیڤ بوونیان بەرامبەر بە ژنانی ئازاد و ئازادیخواز هەیە و هەوڵ دەدرێت لە ڕێگەی ئەم ژنانەوە پەیامی نوێنەرایەتی ژنانی کورد بدەن بە گوێی کۆمەڵگەدا. ڕەنج و تێکۆشانی ژنانی کورد لە کەبوونەتە سمبولی ئازادی ژنان و ناسنامەی ژنان لە جیهاندا بەکاریگەر بکەن. بۆیە لە بەرامبەر هەموو ئەمانەدا پێشخستنی ئاستی ڕۆشنبیری ژنانمان پێویستە، چونکە کاتێک ژنان لە کاری فکریدا ڕۆڵ دەگێڕن دەبنە گەورەترین گەرەنتی گۆڕانکاری بنگەی کۆمەڵگە. لەم قۆناغەدا ئەوەی کە پێویستمان پێیە جەنگە، جەنگێک کە چەکەکاریگەرەکەی قەڵەمی دەستی ژنێک بێت، چونکە نووسین گەورەترین ڕەنج و بەرهەمی فکری مرۆڤە، باشترین ڕێگەیە بۆ گەشتن بە ڕۆشنبیری ڕاستگۆ و ڕاستەقینە و ڕێگەیەکی باشە بۆ گەشتن بە لوتکەی حەقیقەت. جەنگی دووبارە بردنیانەوەی مرۆڤەکانمان پێویستە، جەنگی گەڕانەوەی پێگە و مەکانەتی کارکتەرەکان وەکو خۆیان بۆ بە تایبەتیش ژنان. دەمانەوێت لە ئێستادا وەڵامێکی پێویستی قۆناغی داپڵۆسی نوتوانەوەی فکری ژنان و گەنجان بین. جەنگی بەگەڕخستنەوەی ماتەوزەی ژنانی دەستەمۆڵین. ئێستا پێویستمان بە بەکارکردنی شۆڕشی فکرە بە پێشەنگایەتی و جێگەدەستی ژن بۆ ئازادی کۆمەڵگە دەبێت ژیانێکی ئازاد و ئازایانە بکەین لە پێناسەی ژن، چونکە بەرزی ئاستی هۆشیاری کۆمەڵگە و ئاستی ئازادی کۆمەڵگە پەیوەستە بە ئاستی هۆشیاری و ئازادی کۆمەڵگەوە. بۆ ئەمەش ئەرکی لە پێشینەوە قورسی ئێمەیە لە پاڵ هەستکردن بە مەترسیانە بە گیانێکی بەرپرسیارەتیەوە بەبێ جیاوازی دەنگ و ڕەنگەکان هۆشیاری خۆمان و کۆمەڵگە پێش بخەین، دوژمنانی ئازادی پێش بخەین و نەهێڵین دوژمنانی ئازادی ببنە ڕێگر لەبەردەم بەدیهێنانی خەونەکانمان. بۆیە لێرەوە داوا دەکەم پێشنیارەکانتان بە هەموو پێشنیار و بیر و بۆچوونە جیاوازەکانتان ئەم جۆرە چالاکیانەی ئێمە دەوڵەمەندتر بکەن. لێرەدا ئیتر نەوەستی ئەمە هەنگاوی سەرەتا بێت و هەنگاوی دواتریشمانکاری جددی بێت لەسەر ئەم شێوازە لە ئیشکردن و پێشخستنی تواناکانی ژنان. دەستی تۆ خۆش بێ ئەمجێمان ئەزێدا زۆر سوپاس، زۆر دڵخۆشکەرە کەم گەنجانە بینم ئەوە بتوانم دەستان خۆش ناڵم ئێستا ماسا کۆمەتۆتم زۆر دڵخۆشکەرە کەم گەنجانە ببینم ئاوا یعنی بەتوانان و شتە نووسن. هیوادارم ئەم کۆڕ و سیمینارانە زیاتر بێت. زۆر هەموومان بووین بە شاهێدی جەستە سوتاوەکانی ژنان و ژنەگول لە پەیوەنراوەکانی نێوچەم و چۆڵەوانیەکان و منداڵە فڕێدراوەکانی بەردەم مزگەوتەکان. گوێگشتمان تەژی بوو لە قیژەی ئەو ژنانەی لە نێو قەسرەکاندا قەراری کەنیزەکبوون و کۆیلایەتیاندا. هەموومان بووین بە شاهێدی ئەو دایکانەی کە بە خاتری جێنەهێشتنی منداڵەکانیان قورسترین سزای مێردەکانیان وەکو گوڵێکی گەشت دا لە پرچە خەمبار و پەژمردەکانیان